بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ شیکردنەوە قسەکردن لەسەر جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران لەم بەرنامەدا خوێندنەوەیکی سەربازی دەکەین بۆ استراتیجی سەربازی هەرێک لە ئەمریکا و ئیسرائیل و ئێران بە خاڵە بەهێز و لاوازەکان هەروە قسە لەسەر پرسی سیستەمی بەرگری ئیسرائیلیش دەکەین ئایا توانای تا چەندێک ماوە هەروە موشکی ئێرانیش تا چەندێک ئێرانیش توانای موشکی ماوە ئەوسەرەوەش دەکەین بۆچی دۆناڵد ترامپ ئەوە پەیمانەتی بەرەستەوە هات کەوا بڕیار بوو ڕای بگێنێ وڵاتانی ئەوروپا بێن یارمەتی بدەن لە گەروی هورموز و پەیوەندیەکانی ئەمریکا هەروە داهاتووی ئەوروپاش لەم پرسە چی بەسەردێک کە بازدەوە دەکرێت کە ئێستا دۆناڵد ترامپ زۆر دەیان نیگەرانە و ئایم جەنگە بەکوێ دەکات لەکوێ کۆتایی پێدێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاکەتوان ئەمەر لێکۆڵی لە سەیشی نێودەوڵەتی سێ لەسەر دەکەین کاکەتوان بەخێر بێ سوپاسیان بدەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرتا خوێندنەوەی بکەین دوای هەژدە ڕۆژ بۆ استراتیژی سەربازی ئەمریکا ئیسرائیل ئێران بزانین چۆنە دوای هەژدە ڕۆژ خاڵە بەهێزەکان خاڵە لاوازەکان پێشتر لە چەند شوێنی کەش ئەمە وتووە ئەمریکیەکان لە دوای شکان لە شەڕی ڤێتنام دامەزراوەیەکی ناوەندیان دروست کرد بۆ چۆنیەتی داڕشتنی استراتیجی جەنگی پلاندانان بۆ جەنگ و کاتێک کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەوێتە جەنگێکەوانە چۆن ئیدارەی خۆی بە و ئەم دامەزراوەیە پێی ئەوەترێ ترۆدۆک یان تراینین ئەند دۆکترین کۆماند ینی ئەو دامەزراوەی کە بیرەکاتەوانێ بۆ وەزارەتی بەرگری جاو ناوکەشی سەبە بۆ وەزارەتی جەنگ بۆ وەزارەتی بەرگری بۆ پنتاگۆن کاتێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەوێتە جەنگەوانێ با پێی ئەم پرۆتۆکۆلە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێکەوێتە شەڕەوانێ لە سێ قۆناغا شەڕەکە جێسا هەوڵین قۆناغ ڕوونی کردن لە سێ قۆناغا شەڕەکە قۆناغی یەکەم پێوترێ قۆناغی شۆکی ئۆپەرەیشن ینی قۆناغی وەحشەت لە سەرەتایە کە دەست پێکابێ بە جۆرێک توانا و باڵادەستی و شۆک و ترسی ئەمریکی و ترسی لێدانەکە بەسەر وڵاتی بەرامبەرە کاردانەوە و ڕنگدانەوەی هەبێت کە لە هەر لە شۆکی یەکەمە دەوڵەتی بەرامبەر بشکێ و بە جۆرێک تەسلیمی ئیرادەی ئەو هێرشە ببێ هەر بۆیە بە پێش ئەوەی کە جەنگ دەست پێ بکە دۆناڵد ترامپ ڕایگەیانە بوو من پێم سەیرە کە ئەم هەموو کەشتیە سەربازیە هاتوون و لە ئاوەکانی ئێران نزیک بوو نەتەوانێت تاوەکو ئێستا ئێرانەکان خۆیان ڕادەست نەکردووە ینی ئەم قەناعەتە گەورەترە لە دۆناڵد ترامپ قەناعەتی ئەمریکیەکانە بۆ شەڕکردن ڕاستە لە ناو کۆشتی سپیا وەرە ناو کەسایەتیە جیاوازەکانی ئەمریکا شابیر و بۆچوونی زۆر جیاوازیە لە سەرم جەنگە بەشێکی زۆریشیان پشتگیری ناکەن بەڵام ئەمە بەپێی ئەو پرۆتۆکۆلانەی کە ئەمریکیەکان خۆیان دایان ڕشتۆ بۆ جەنگکردن ئەمە بەم قۆناغانە پێگات وەکو باسمان کرد قۆناغێکم قۆناغی شۆکە ینی دەوڵەتی بەرامبەرە بێ لە بیدایەتی گورزی یەکەمی هێرشەکەیە ئەبێ چۆک داباوە بە جۆرێک بشکێ و ئامادە بێ خۆی تەسلیمی ئیرادەی ئەمریکا بکە زۆربەی زۆری وڵاتان لە شۆکی یەکەما تێک شکاون عێراق لە هەمان شۆکی یەکەما بە هیچ جۆرێک کۆنتترۆڵ و ئیرادەی نەما بەسەر عێراقا و تەسلیم بوو ئەوەی کەما سەربازی ئەمریکی یەکسەر پیادە بوو هێواژێواژ هاتنە سەروانێت تا کۆتایی هات بە دەوڵەتەکە بەڵام لە قۆناغی شۆکە تاوانم قۆناغانە یەک بە یەک ئەبێ باز بکرێەوە تا ئەو شوێنەی کە باڵانسە بێتوانێ و ئاڕاتە پێشەوە قۆناغێکم کە قۆناغی شۆکە ئەبینی بۆ ئێران ئێرانیش ڕاستە و خۆ تەمان ئەم جەنگە جیاوازتر بوو لە جەنگی پێشوو تا ڕادەیە غافڵگیری تیان نەبوو لە جەنگی پێشوو پێشتر باسمان کرد بۆ غافڵگیریشی گەورە هەبوو چکێرانەکان وەکو باسمان کرد پێیان وابوو مەلەفی دانوستان و مەلەفی جەنگکردن دوو مەلەفی ئەفم کە یەک مەلەف دوو مەلەفی جیاوازەوە ناکرێمانە لە یەک کاتا کۆ بکرێنەوانەیە لەو کاتەیە کە دانوستانەکەن ئیمکانی ئەوەی تیانە کە ئەمریکا هێرش بکاتە سەریان لە شەڕی 12 ڕۆژەیە کە بینیان ئەم جارە ئامادەیەشی زیاتر هەبوو بۆ وەڵامدانەوە لە هەمان ڕۆژی یەکەمە ئێرانەکان وەڵامیان دایەوانێ زۆر بەچڕی هەم بۆ سەر ئەمریکا هەم بۆ سەر بنکە و بارگاکانی ئەمریکا بۆ سەر ئیسرائیلم بۆ سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە و وەڵامدانەوەی ئێران بە جۆرێک بوو زۆر خێرا بوو لە جەنگی 12 ڕۆژەیە ئەگەر 15 بۆ 18 سەعات وەڵامدانەوە کە بە تەخیر بوو ئەم جارە ڕاستەوخۆ لە دوای هێرشی یەکەم وەڵامیان دایەوانێ لە دوای چەند ڕۆژێک کە
ئێران هێرشی کردە سەر هەموو وڵاتان و هێرشەکەشی بە جۆرێ بوو ئەوەی کە باس دەکرێڵێن پێشببینی ئەو وەڵامدانەوە خێرا و تونگەی ئێرانیەکانیان نەکردبوو کە هەموو بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە بکاتاماند ئەلێرە قۆناغی دروست پێ قۆناغی باڵانس ینی لە قۆناغی یەکەم کە ئەمریکا وحشت و ترس و شۆکی یەکەمی دروست کرد بوو قۆناغی باڵانس بۆ ئەو شۆکە بۆ ئێران سەری نەکرد بڵین دوای سەر خۆناکەین بۆ ئەو شۆکە بڵین کە بەڕێ زووتە ئەو شۆکە بۆ نە عێراق تێکشکە هەندێک وڵاتی تێکشکەون بۆ ئێران تێک نشکا بەو شۆکی بڵین قۆناغی یەکەمی ئەو استراتیژی جەنگیە بەڵێ ئەمە هەموو هەمان ئەو شتەیە کە زۆربەی زۆری لێ کۆڵەرەکان باسیەکەن و ئێستانە ئەمریکاشا زۆر بەوردی باسەکرێت کە ئێرانەکان خۆیان بۆم جەنگە ئامادە کرده بوو بە پێچوانی و دیدگای ئەمریکیەوە کە پێیوا بوو ئەگەر لە سەرەوەی سیستەمەکە بدرێەوە سیستەمەکە تووشی داڕمانە بێ دیارە خۆیان بۆم جەنگە ئامادە کردووە و دوجار باسی استراتیژی ئێرانی ژەکەین لە قۆناغی دوای ئەمە ئەگەر دەرفێت قۆناغی دوای ئەمە کە دەست پێیەکا بەپێی هەمان پرۆتۆکۆلی خۆیان ترۆدۆک قۆناغی ئۆپەرەیشنە بەڵێ ینی قۆناغی جەنگی ئیرادەکانە هەردوو لا ئەکەونە جەنگکردن بەرامبەر یەکتری بۆی بزانن کام لایەن توانای ئەوەی هەیە ئیرادی خۆی بەسەر لایەنەکەی ترا زاڵ بکە وەڵام قۆناغا ئەگەر هیچ جێکێک لە لایەنەکان ینی هەم ئێرانەکان بە دیوێک و بەرامبەری شا ئیسرائیل و ئەمریکا نەتوان ئیرادی خۆیان بەسەر ئەو لایەنی بەرامبەرا زاڵ بکەن ئەوە جەنگەکە بەرەو درێژمەودا بوون ئەڕوە ئەوەی هەیە تاوەکو ئێستا ڕاستە ئەمریکا و ئیسرائیل باڵادەستێکی یان هەیە بە باڵادەستێکی گەورەشیان هەیە بەسەر ئاسمانی ئێرانە و بە ئازادانە ڕۆن هێرشی خۆیانەکەن و ئاگەڕێنەوەوانەیە و کۆی کە باسەکرێت تا ئێستا 1000 باسی تقریبن 5 بۆ 1000 ئامان جێگەکرێ کردوانە تا ئامانج بەڵام تا ئێستا نەیانتوانیوە توانای وەڵامدانەوە لە ئێرانەکانی وەربگرنەوەنێ مادام تا ئەم قۆناغە نەیانتوانیوە توانای وەڵامدانەوە لە ئێرانەکان وەربگرنەوەنێ ئەوە تا ئێستا نەیانتوانیوە ئەمریکەکان نەیانتوانیوە فەرزی ئیرادەی خۆیان بکەن بەسەر ئێرانیەکانە لەبەرەوە تاسەکە نەیانتوانێت فەرزکەن وردەوە دەبەرەوە قۆناغی گەڕۆین پێوتێ قۆناغی باڵانس ئەم باڵانسا یا ئەبێ بە ئاگر بەس کۆتایی پێبێ یا جەنگەکە بەرەو درێژمەودا بوونەوە قۆناغی سێمە قۆناغی باڵانس نەنا هەر خودی قۆناغی دۆمەگە درێژە بکێشێ باڵانسی دروزە بێ ئەوە یا جەنگەکە بە دوو ئاراستەی ئاڕوایا درێژە یا بەرەو جەنگی درێژمەودا ئاڕاوە کۆی کە لە ئۆکراین بینیمان یا ئەوەیە بە جۆرێک ئاگربەستێک ڕوئدات و دوجار سەر کێشێتەوە بەرەو لایانی دیبلۆماسی باش سەبارەت بە استراتیژی ئێرانی بەنسبەت لایەنەکانی جەنگەوانی ئەوەی تەگەشتنی ئەوان سەبارەت بە استراتیژی سەربازی ئێرانەکان من هەمان بیر و بۆچوونم هەیە زۆر دەمێکە خۆیان بۆم جەنگە ئامادە کردووە ئەوەی کە ئەم ڕوئیایەی لەلای ئەمریکیەکان گۆڕی بوو پێیان وا بوو وەڵامی ئێران بەم جۆرەی ئێستان نابێت ئەگەڕێتەوە بۆ ئەو هێرشانەی کە لە ڕابردووە کردیانتە سەر ئێرانیەکان بۆرم نە ئەوان لە ساڵی 2020 کاتێ قاسمی سلەیمانیان کوشت وەڵامی ئێرانیەکان زۆر بەرتەسک بوو و لەگەڵ بەرتەسکیەکە شاوەک باس کرا دواتر نوێنەری ئێرانەکان هاتبوو بە عادل عەبدولمەهدی وتە بوو کە ئێمە هێرشەکەینە سەر عین الئەسەد یعنی ئەمە بە جۆرێک ئەوترێت کە ئەمریکا قەناعەتی ئەوەی لا دروست بوو کە وەڵامی ئێرانیەکان ینی هەرچەنێ ڕێبەر ئێمە پێشتر لە بەرنامەش باسمان کرد هەرچەنە ڕێبەری باڵاش کەوتبووی جەنگەکە بێ بە جەنگێکی ناوچەی ئەمریکەکان پێیان وا بۆ کەم جەنگە ناوێ بە ناوچەی چونکە ئەوان لە چەند قۆناغێکی جیاوازە وەڵام ئێرانەکانیان بینی بوو بۆ ئەمریکا لە هێرش بۆ سەر عین الئەسەد و لە هێرشی جەنگی 12 ڕۆژەشە وەڵامەکە زۆر بەرتەسک بوو بۆ سەر عودەیت لەبەرەوە ئەو بڕواایان لا دروست بوو کە ئێرانەکان هێرش ناکەن بەڵام ئەم جەنگە جەنگێکی جیاوازە کۆماری ئیسلامی قەناعەتێکی وایە ئەمە شەڕێکی ئاخر زەمانیە بەرامبەریش ئیسرائیلیش هەمان بیر و بۆچوونی هەیە بۆیە استراتیژی سەربازی ئێران لەم قۆناغەیە من قەناعەتم وایە لە سەر چەند گەورە ژەنراڵەکانی ئێرانیش خۆیان هەمان بیر و بۆچوونیان هەیە لەسەر دوو استراتیژی سەربازی بنیادنراوە ئەمە استراتیژی یەکەمیان پێوتێ استراتیژی جەنگی نامتەقارن ینی جەنگی ناهاوسەنگ خۆی ئەگەر بەو دیوایە ئێمە باسی بکەین بڵین باسیەوە بکەین کە ئێران و ئەمریکا شەڕێکی ڕاستەوخۆ ناکەن مثلەن ئەمریکا بە هەموو توانایی خۆیەوە هاتبێ بەپێ ئەو بەقدر ئەو توانایی کە هاتووە لەبەرەوەمە زیاتر وەکو تەنزێک وایە ئەگەر ئێمە باسی باڵانس لە بینی ئێران و ئەمریکاکەن بەی جۆرەکەم باڵانسە دروست نابێت چونکە ئەمریکا گەورەترین هێزی سەربازی جیهانی هەیە بەڵام بەپێی ئەو توانە ئابووری و سەربازی و بنکانەی کە هەیەی لە ناوچەکەیە ئەمە ئێرانەکان ئەم دۆخەی ئەمریکایان گرتۆتە ئامانج ئەیانەوێ لەمەیە باڵانسێک دروست بکەن و ئیرادەی ئەمریکی زاڵ نەبێت بە سەریانە بۆیە جەنگی نامتەقارن بیانەوەی کە بە کوردی ئەگەر تەرجەمەکردنەوە بە جەنگی نایەکسان جەنگی نایەکسان لایەنی بەرامبەر خاڵە لاوازەکانی خۆی بە جۆرێک پڕ ئەکاتەوانێت کە هەوڵ بە بەرامبەرەکەی خۆی بە چۆکا بێنێ بەم جۆرە شەڕکردن
بۆ بە چۆکایەنانی ئەمریکیەکان ژێرانەکان بیریان لە چەند خاڵێک کردووە کەمیان گەروی هورمزە دووەمیان بنکە و بارگای ئەمریکیەکانە سێمیان جاکردنەوەی ئەمریکایە لە هاوپەیمانەکانی ئەوە کە لە گەروی هورمزە زۆر بە هۆشمندانە ئەمە ڕەنگی داوەتەوانێ ئێرانەکان توانیوانە ئەمریکا لە هەموو دۆستەکانی خۆیان دابڕن ئەمە سەرباریەوەی کە ئەمریکیەکانیش لە کاتی دەستپێکردنی شەڕەکەی پرسیان بە وڵاتانی هاوپەیمانی خۆیان تەنانەت بە وڵاتانی خلیجیش نەکردووە لەمەیە تا ڕادێکی زۆر سەرکەوتوو بەمە استراتیژی جەنگی نامتەقارینە بەنسبەت دووەم استراتیژیانەوانەیە کە پێوتێت استراتیژی جەنگی موزاییکی ئەمە لە چینیەکان فێربوون سوپای پاسداران جەنگی موزاییکی چییە؟ ئەوان نەزانن کە لە ڕووی باڵادەستی ئاسمانی ئەوانێ بە هیچ جۆرێک ناتوان خۆیان بەراوردکەن بە ئەمریکا و ئیسرائیل و ئیسرائیلەکان لە جەنگی نەرم لە جەنگی هەواڵگریشا باڵادەستێکی گەورەیان بەسەر هەیە بەسەر ئێرانێکە بۆیە لە هەموو قۆناغێکا ئەکرێ وەکو لە جەنگی 12 ڕۆژەیە ڕوویا فەرماندەیی کۆنتترۆل و سەربازی خۆیان لە دەست بن وەکۆی کە لە بدایەتی ئەم جەنگایە بینیمان ڕاستەوە خۆ لە باڵاترین هەرەمی دەسەڵاتەکەەوە کە ڕێبەریان بووە بۆ سەرۆکی سوپای پاسداران و فەرماندەیی ئەرکانی هێزە هاوبەشەکان هەموو ئەمانە لە بدایەتی جەنگەکە ئەکوژدن بۆ ئەوەی سوپای پاسداران بە جۆرێک بتوانێت تووشی حاڵەتی داڕمانی سەربازی نەبێتوانێ بیریان لەم استراتیژەکرێتەوە وەکو مۆزاییکێکی جیاواسی واتە ببوون بە چەندین پارچەوانێ و هەر یەکێک لەم پارچانە بۆ خۆیان پێشتر بەپێی ئەو پرۆتۆکۆلی بڕوایان پێی بۆ وەڵامدانەوە لە ناو خلیجە ئیش ئەکەن بە بێگەڕانەوە بۆ ناوەندە بە استراتیژی جەنگی مۆزاییکە و لە هەمووی گرنگتر ئەم جەنگە جۆرێک ئەگەر تەماشایەکی وردیکەی جەنگێکی پلیکانەیە قۆناغ بە قۆناغ جەنگەکە دێتە پێشەوە و دەڕواتە سەروانی ئیسرائیلەکان بیربۆچوونێکیانە بۆ پێیان وا بۆ ئەگەر بەو جۆرە چڕوپڕە لە ئێران بدرێەوە هەموو ژووری فەرماندەی و کۆنتترۆل و باڵاترین کەسی ژەناو سیستەمەکەیە کە ڕێبەرەکەیانە بکوژرێ ئەوە هیچ کارێکی پێکەوەی لە ناو ئەم دامەزراوە سەربازیایە نابێت بۆیە ئەکرێ وەڵامەکەی ئێران وەڵامێکی ئینتیقامیانە خۆکوژانەیە جۆری وەڵامدانەوەی ئینتیقامیانە ڕاستە کاریگەرێکی زۆری هەیە بەڵام وەکو کوردەواری لە کەفوکوڵێکە زۆر زوو ئەنیشێتەوە بەڵام ئێمە بینیما وەڵامەکە پێشتر دیارە هەموو حساباتێکی بۆ کراوە بە شێوازێکی پلەبەندی ئەڕواتە سەرەوە لە قۆناغی یەکەمە کوێرکردنی سیستمی بەرگری ئەمریکا بوو لە چواردەوروبەری خۆیان لەگەڵ سیستەمی بەڵێ بۆ نمونە چۆنینی ئێران سیستەمی بەرگری ئەمریکا و ڕادەرەکانی کوێرکرد وڵاتانی کەندا ئەمریکیەکان تقریباً لە وڵاتانی کەندەوە چەند سیستەمێکی تادیان هەبووە تات پێشکەوتوترین سیستمی بەرگری ئاسمانی ئەمریکیە کە لە سعودی و لە ئیماڕاتیش دای نابوو وتەنانەت لە قەتەریش پاتریۆتی هەبووە لە بەحرین هەیبووە زۆربەی زۆریم سیستەمە بەرگریانی بەرگری ئەمریکیەکان لێدراوە تەمانە بۆ سیستمێکی بەرگری لە پاڵ سیستەمە بەرگریەکەی ڕادارێکیشی هەیە ینی مەجموعەیەکی کاملە بێز سەرباریەوەی کە چەکێکە بۆ وەڵامدانەوە پێویستی بەڕادارێکی شەکە ئامانجەکانی بۆ دیاریکار زۆربەی زۆری ئەو سیستەمە بەرگری و ئەو بنکە و بارەگەیانی ئەمریکیەکان لە وڵاتانی خلیجا هەیان بووە لە ناو براوە بەجیان هێشتووە چونەتە ناو هۆتێلەکانەوە دیقەتێکی هێرشەکان بینەوەی کە هۆتێلەکان لە مەنامە لە پایتەختی بەحرین وە لە ئیماڕات دەکرێتە ئامان ئەو ئێرانەکان باسی ئەوواکەن کاڵێ ئێمە زانیاری وردمان هەیە کە ئەندامانی سپای ئەمریکی چوونەتە ناو هۆتێلەکانەوە لەوێش ئەیانکەین بە ئاماج کەواتە لەوەیە زۆر سەرکەوتوو بووە لە دۆکترینی جەنگی مۆزاییکی کە قۆناغی یەکەم بنکە و بارەگاکانی کوێر کردوتەوە و ئەو ڕادار و سیستەمە بەرگریەکەی کوێر کردوتەوە چونکە ئێرانەکان قەناعەتێکیان هەبووە پێیان وا بووە لە جەنگی 12 ڕۆژەیە لە هەر حاڵەتێکا کە لەگەڵ ئیسرائیلەکانە بەریەکەوتنیان هەبێ شتێک هەیە سینتکۆمی ئەمریکی جۆینتە بێ لەگەڵ ژووری جەنگی ئیسرائیلە بە جۆرێکی تر هەموو داتا و زانیاریەکانی سینتکۆم لە ناوچەکە بۆ ئیسرائیلەکانی ژەکرێتەوە بۆیە مەرحەلەی یەکەم هەوڵیان ناوە سینتکۆم بێکاریگەر بکرێت لەم جەنگەیە ئەگەر ناوەندی ئەمریکاەکانی نەگوازرێتەوە بۆ ئیسرائیل جا ئەمە بۆ جاران ئەگەر ڕازوبێت کە ئێستا هەردووچیان لە جەنگان ئەمە هەر شتێکی هیچ بەڵگەیەکی ناوێ بێ هەر بەو جۆرە بێ ئەمە لە ڕوێکەوە جاگەر بۆیە ئێستا ئەگەر دووسێ شەوی ڕابردوو تەماشاکەی مەسەرەن نسبەتی پێکانی موشەکە ئێرانیەکان و ئەو خاڵانی کە دیاری کردبوو بە پێکانی زۆر سەرکەوتوتر بووە لە ناو ئیسرائیلە هۆکارەکەی چییە؟ ئەوان سیستەمی ئەوەم سیستەمە بەرگری ئیسرائیل ڕۆڵی نەبووە یاخود ماندوو بووە یاخود کەمی موشکی سیستەم بەرگری ئیسرائیلی چۆنە؟ بەڵێ بەشێکی زۆری ئەم هێرشانە لە پێشووترا کە لێرەوە ڕۆشتووە تەمان دۆکترینی سەربازی ئێران لەسەر موشک بنیادنراوە
موشک جۆرێکە وەکو بەردێک وایە کە هەڵی دەی بۆ ئاسمان چۆن کە هەڵی ئەڕاتە سەرەوە بە هەمان جۆریش دێتەوە خوارەوانێ ئێرانەکان پێیان وا بووە ئەمریکیەکان لە ڕێگەی مانگی دەستکردوانێ و لە ڕێگەی ئەو هەموو بنکەوبارەگایی کە لە ناوچەکەی هەیان بووە هەر لە یەکەم لەحظەوە کە موشەکەکە هەڵدراوە یارمەتی سیستمی بەرگری ئیسرائیلیان داوە کە لە چه خاڵێ و لە چ لەحظەیە کە ئەکەوێتە خوارەوە بەرچە شوێنێکەکە بۆیە ڕێژەی سەرکەوتنی سیستمی بەرگری ئیسرائیلی لە جەنگەی پێشووترا و لە ئەوی کە پێوترا وعدەی سادق بەڵێنی ڕازگۆیانە 1 و 2 3 زۆر کارایی زیاتر بووە لەوەی لەم جەنگەیەوە هەبێ دەمای ئیسرائیلەکان ئیسرائیل بە حکمی ئەو جیۆپۆلیتیکە بچووکە ئەو جغرافیایی کە هەیەی ئیسرائیل تقریبا لە بینی 21 بۆ 22 بۆ 23000 کیلۆمەتری چوارگۆشەیە نیوەی خاکی ئیسرائیل بیابانی نەقەبە ئەوەی کە پێوتێ سەحرای نەقەب هیچ شتێکی وا استراتیژی ئەمریکا ئیسرائیلەکانی تیانە بێژگە لە بنکەی ئاسمانی نەواتیم و لە خوارەوەی بیابانی نەقەبیش شاری ئیلاتێ و بەندەری ئیلاتە ینی بە نیوەی خاکی ئیسرائیل تقریبا خاچێکە هیچ ئامانج و هەدفێکی استراتیژی سەربازی وای تیانە بێژگە لە بنکەی ئاسمانی نەواتم و 1-2 بنکە و دامەزراوی سەربازی ئیسرائیلەکە بۆیە ئیسرائیل درکی بەو خاڵە لاوازی خۆی کردووە لە ڕووی جیۆپۆلیتیک و ئەو مەساحە جوغرافیەوە کە هەیەی باشترین جۆری سیستمی بەرگری جیهان لای ئیسرائیلیەکانە چەند جۆر سیستمی بەرگری هەیە بڵێ چەند جۆرێکی هەیە تەمان بەپێی هەموو ئاستەکانی کە بەرز ئەبێتەوە بۆ چینەکانی هەوا ئیسرائیل سیستمی بەرگری هەیە یەکەم جۆری سیستمی بەرگری کە بۆ ڕۆکێت و گولەی تۆپ دروست کراوە سیستمی گومەزی ئاسنینە لە 4 کیلۆمترەوە تا نزیکەی 40 کیلۆمتر توانای بەرەم وەڵامدانەوەی هەیە ئیسرائیلەکان کاتی خۆی کەم گومەزیان دروست کرد بۆیە نایەنە گومەزی ئاسنین کە وەکو چەترێک وەکو گومەزێک ئاسمانی وڵاتەکەیان بۆ پارێزیەوە توانای بەرەنگاری تەواوەتی شارەکانەوە ئەو شارۆچکانی کە بەردامی ئیسرائیل دروستیەکە هەیەی بەڵام ئەوانەی کە پسپۆری ئەم بوارن ڕێژەی سەرکەوتنی گومەزی ئاسنین لە نێوان 85 بۆ 90 دیاریەکەن 85 بۆ 90 گومەزی ئاسنی دیارەکەن و لە سەر و گومەزی ئاسنینەوە عنی بۆ ئەو چینە تەبقە هەوایانەی ئەوەی تا ئەڕاتە چینی ئەتمۆسفێر ئیسرائیلەکان سیستمی بەرگریانێ لە سەر و گومەزی ئاسنینەوانێ فلاخونی داودیان هەیە فلاخونی داود لە سەر و 40 کیلۆمترەوە تا نزیکی 70 کیلۆمتر بۆ بەرزی ئاسمان ئیشەکە لە سەر و فلاخنی داود داوانێ ئەوەی کە پێوترە هیچ یانێ خۆیان پێڵەن ئارۆوی 2 و ئارۆوی 3 ئێرانەکان پێڵەن پەیکانی 2 پەیکانی 3 ئەمانە سیستمێکی زۆر پێشکەوتون و موشەکانیان گەورەیە بۆ وەڵامدانەوەی موشەکی بالستیکە لە 2 ئاستایە ئارۆوی 2 بۆ ژێر چینی ئەتمۆسفێرەوە ئارۆوی 3 بۆ سەر و تەبقەی هەوایە لەوێ بەرەنگار ئەبێتەوانێ بەڵام بەهۆی پێشکەوتویی سیستمی هیچ سەوانێ موشەکەکانی هەم گرانە تێچوێکی زۆری هەیە و بەڕێژەیەکی کەمیش بەردەستە بۆیە من قەناعەتم وایە ئێستا بە هیچ جۆرێ ئەوەی کە پێوترێ هیچ بەردەست نییە بۆ لای ئیسرائیلەکان ئەوە جاری پێشوش خۆیان ڕۆژنامەی هارتز باسی کرده بوو کە هەر لە 6 ڕۆژی یەکەمە ئێمە سیستمی هیچمان لە دەست داوت لەبەرەوەی هەم تێچوێکی زۆری هەیە بەنسبەتێکی زۆر کەمیش بەردەستە ئەمریکیەکانیش هەمان جۆری گرفتیان هەیە ئەمە بێژگە لەو 4 خەتە سیستمی بەرگریکە ئیسرائیلەکان خۆیان هەیەە 2 جۆر سیستمی بەرگریشان لە ئەمریکا وەرگرتووە سیستمی پاتریۆت لەگەڵ سیستمی تات طبعا سیستمی تات بە هەمان شێوەی هیچ سیسێ ئیشەکە لە سەرود بەرگە هەواوە بەرەنگاری هێرشی موشکی بڵێ موشکی ئێران موشکی بالستی ئێران چەند بڵێن سیستمی بەرگری دابڕێتاوەکو دەکەوێتە خوارەوە بڵێن دەکەوێتە ناوی لە حاڵەتێکی ئاساییە ئەگەر هەموو ئەم سیستەمە بەرگریانە ئیش بکەن و موشەکیان لێنە بڕابێ 5 هێڵی سیستمی بەرگری هەیە بەس لەناوخۆی ئیسرائیل دەرەوە بڵێن لە وڵاتانی عەرەبی و لە ئوردونوانە پەیوەند ئاخر ئەمە وەکو ناوخۆی ئیسرائیل وەکو ئەوەی دەرەوانێ من باسی چێکەین ئەڵێ ئێرانەکان ئەم قەناعەتیان لەلا دروست بووە و واش بۆ بە احتیمالی زۆر وابووە کە هەموو ئەم بە چواردەوری ئێرانە ئابوونی ئەمە بوو بنکە و بارەگا ئەمریکیە بەشێک بوون لە پاراستنی ئاسمانی ئیسرائیل و داتایان بۆ گواستۆتەوانێ و شوێنی ئەو موقعانیان بۆ ئیسرائیلەکان دیاری کردوەکە موشەکانە ئەکەوێتە کوێوە و لە چه خاڵێکەدا و پێشەوەی بگاتە بۆیە ئێساچێک لە گرفتەکان کە ئیسرائیلەکان هەیەە لە دوێنەوە بەشێکی من بتابعی ئەو چۆن ئەڵی نەک میدیای ئیسرائیل ئەوەی کە لە ناو تۆڕی کۆمەڵاتیە هەنێک گلێ و گازندە دێتە دەروانەی باسیەوە کە فریای زەنگی ئاگادارکردنەوە ناکەون جەتەوانەوە هۆکاری ڕیسی ئەوەیە کە بەشێکی زۆری ئەم سیستەمە بەرگریانی لە ناوچەکەی بوون وام ڕادارانی لە ناوچەکەی بوون بەشێکی زۆریان لە کارخراوە باش بەزیستە موشکی ئێرانی چکە هەندێک خەڵگووە خوێندنەوەی بۆ دەکە ئێران موشکی نەمابێ لەبەرەوەی زۆربەی سەکۆکانی سەکۆی هەڵدانی موشک لە سەر زەوی وەگەڕۆک
زیانی بەرکەوتو ئایا سیستەمی دیکەیەوە ئێستا لە ئیسرائیل دەتوانێت ئامانجەکانی پێکە یاخود ئیسرائیل کێشەی کەمی بڵێن موشکی هەیە بۆ وەڵامدانەوەی ئەو موشەکانی ئێران کە دەچن بۆ ئیسرائیل؟ بەڵێ باسمان کرد سیستمی تات هەمان وەکو پێکاتە وەکو شێوە وەکو تێچوو وەکو جۆری موشەکانیشی لە بەرەوەی زۆر پێشکەوتووە و موشەکانی گەورەیە هەم تێچوێکی زۆری هەیە بە نیسبەتێکی کەمیش بەردەستە. قەنەعەتی من وایە ئێستا لەم کاتە ئیسرائیلەکان تادو سیستمی ئارۆی سیان لە بەردەستانە ماوە ئەوەی کە ماوەتەوانێت فلاخونی داودا لەگەڵ گومەزی ئاسرین و لەگەڵ پاتریۆت ئەم سیانیان لە بەردەستا ماوە پاتریۆتی ئەبریکی و ئەو دوو جۆرەی خۆیان بۆیە ڕێژەی پێکانی موشەکەکان لە ناو ئیسرائیلە لەم دوو سێ ڕۆژەی ئەخیرە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێەوە بینیشمان ئیسرائیلەکان گلەیەکی زۆریان کردبوو لەوەی کە ئێرانەکان بەچەکی هێشووی لەیانە دەن و لەم جۆرانەمە دەلالت لەواکە کە ئەگەر ئەم سیستەمە بەرگریە بەو شێوە کارایی بیدایەتی جەنگەکە توانای وەڵامدانەوەی هەبووایە ڕنگ بێکار نەگەشتایەتە ئەمەی ئێستا تێزی ئێرانەکان بۆ چوونە ئاستەمان ئاسمانی ئیسرائیل کاتی خۆی لای ئێرانەکان وەکو خەونێک وابوو بتوان هەموو ئەم هێڵە بەرگری ئاسمانیانە تێپەڕێنن کاتی خۆی فەرماندەی هەوا فەزای سپاد هێزی ئاسمانی سوپا پێشتر ئەمیر عەلی حاجیزادە بوو قەنەعەتی وا بۆ بێ ئاسمانی ئیسرائیل ئیشباع بکرێ ینی تێر بکرێ بە جۆرێک تێر بکرێ لە موشک و درۆن پێکەوانێ تا چەندانەیەکیان توانای ئەویان هەبێ ئەم هێڵە جیاوازانی بەرگری تێبپەڕێنن. ئێمە بینیمان لە وعدەی سادقی یەکەوەی پێڵێترێ بەڵێنی ڕازگۆیانە لە بەڵێنی ڕازگۆیانەی 1 و 2 ئێرانەکان بە هەمان تێز ئیشیان کرد بە زۆرترین ڕێژەی موشەکی کروز و موشەکی بالستیک و درۆنیان ئاراستەی ئاسمانی ئیسرائیلە کرد بۆی چەندانەی بکەوێتە خوارەوە یان چەندانێک بیپێچێ بەڵام ئەوی هەیە لەبەرەوەی ئەوان جەنگی 12 ڕۆژەشیان کردووە لە پێشووترا ڕنگ بنیان توانی بێ قەرەبووی بەشێکی زۆری هەم تات هەم ئەوەی حیدسی خۆیان بکەنەوانێ ڕێژەی سیستمی بەرگری ئیسرائیل لەم قۆناغەیە ڕنگ بێ ئەو دوانە ئەساسیە کە لە چینی ئەتمۆسفێرا وەڵام ئەداتەوانێ یا بە تەواوەتی نەیما بێت یا ئەگەر ما بێتیشی ڕێژێکی زۆر کەم. ئێران کێشەی ئێستا موشکی ماوە چکان خەڵک وا خوێندنەوەی بۆ دەکەێت ینی ئەمڕۆ هەژدەی هەر لە چواردەوە ئێران موشکی نەمێنێ بەڵەجا ئەمە شەڵاگەریم دەرفەت بوو دەینە سەرەوەی ئێرانیش ئەمە وەکو خاڵی لاواز باسەکرێت زانی کە حەچیم ئەمە یەک تۆز بەو جۆرە علمیەکە ئەگە سێری ئەم جەنگە بکەین ینی هەردوو لایەک کۆمەڵی خاڵی لاوازیان هەیە هەم ئێرانیەکان خاڵی لاوازی زۆریان هەیە هەم ئیسرائیلیش خاڵی لاوازی زۆری هەیە یەکێک لە خاڵی لاوازیەکان بوونی ئەم پێگە جوگرافیە بچکۆلەیە و بوونی ئەم هەموو سیستەمە بەرگریە بەم ڕێژە زۆرە کە موشک بێتە سەر ئاسمانەکەی بێ بە گەورەترین خاڵی لاوازی ئەمە لە کاتێکا بەرەیەکی کەی جەنگیشی لەگەڵا کراوەتەوانێ لە باکووری ئیسرائیلەوانێ جەماعەتی حیزبوڵڵا بۆیە ئەوەی کە 2 بۆ 3 شەوی ڕابردوو بینیمان حیزبوڵڵا ئەیکا هێرشەکانیش ئەگەر دیقەت بین هەماهەنگیەک لە بینی جۆری هێرشەکانی ئێران و حیزبوڵڵاشە هەیە تا ڕادێ ئەمە سیستمی بەرگریەکە بێکاریگەرترەکات چونکە لە یەک کاتە ئەم هەموو بوونی چوونی ئەم هەموو موشک و ڕۆکێت و گول لە تۆپە پێکەوانێ سیستمی بەرگریەکە جواب ناداتەوە تەمان ئێمە هیچ جۆرە سیستمێکی بەرگری تا ئەم دقەیە لە جیهانە دروست نەکراون کە بتوانێ وەڵامی لە 100% هێرشی ئاسمانی باتەوە هیچ جۆرە سیستمێکی بەرگری هەتاوەکو ئەم دقەیە لە جیهانە بوونینی ئەوەی ئیسرائیلیش کە بوو هەیەی شاکارێکی جۆری سیستمی بەرگریە لەبەری خۆیان 4 جۆریان هەیە و دوانیشان لە ئەمریکیەکان وەرگرتووە ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکانی ئیسرائیل خاڵی دومی لاوازی ئیسرائیل بوونی ئەوەیە کە ئەم زەنگی ئاگاداکردنەوە لێ یا پێویستەکە ئەم 9 ملیۆن نەفرە هەمویان بچنە ژێر زەوینەکانەوە ئەوەی کە پێوتیە پەناگە تەمان هەر ناوچێکی تازەکە لە ئیسرائیللا دروستەکرێ لە پێش قوتابخانە و هەموو شوێنەکانیەوە بیر لە حەشارگە بۆ یەکرێتەوەن ئەی دەوڵەتێکە بۆ هەر لە قۆناغی سەرەتای دروستبوونیوانێ لەژێر هەڕەشە و مەترسی جەنگا دروست بۆتەوە بەش ئەمە هەر لە 48ەوە هەمان دۆخیە بۆ بەشێک لە پرۆتۆکۆلی شارەوانی دروستکردنی شار لە ناو ئیسرائیللا دروستکردنی حەشارگێ بەڵام مانەوەی ئەم 9 ملیۆن کەسە لە حەشارگەیە بۆ خۆی شەکە لە خاڵی لاوازی ئیسرائیلەکە ئەمە دووەم خاڵی لاوازی ئیسرائیلە سێم خاڵی لاوازی ئیسرائیل ئەوەیە بوونی عەرەبەکانی ناو ئیسرائیل خۆیەتی یان ئەوەی کە پێی ئەوترێ ئەو شارە ڕۆژهەڵاتیەکانی ئیسرائیل مەسەلەی ڕاموڵڵاوەمانە لە کاتی کێسایە کامانەکە درێ بکەن ئیسرائیل زۆر لاواز بوو ئەکرێت ڕوبەڕووی خۆپیشاندانیان بە جۆری لە جۆرەکان ڕوبەڕووی ڕاپەڕینێکی ناوچەیی ببێتەوانێت ینی ئەوەژی شێکە لە مەترسیەکان کە بەردەوامی هەیەی چ لە ناو غەزە چ لە کەرانی باختەری ئەوەی کە ڕۆژهەڵاتی کەناری خۆراوە بەڵێ ئەوەی لە
ڕام الله و شارەکانی کە هەیەی و ئەوەی خاڵی کەشیانەیە خاڵێکی لاواز بوو مەسلەی حیزب الله ئەوان قەناعەتیان وا بوو کوشتنی حەسەن نەسڕڵڵا و کوشتنی سەفیەدین جێگری دومی دوای حیزب الله بە جۆرێک حیزب الله لاواز کردووە کە توانای هێرشکردنی بۆ سەر خاکی ئیسرائیل نییە واگەر هەشی بێ زۆر لاوازە بەڵام ئەوەی ئێستا ئەبینرێ ئەو هێرشی حیزب الله بۆ سەر خاکی ئیسرائیل هێرشێکی سەیر و سەمەرەیە بۆ مەتاسەن ئەوەی کە وەکو داتا ئیسرائیل خۆشی تا ڕادێکی زۆردانی پیانەوە 14 تانکی مێرکاڤا یەکێک کە لە پێشکەوتووترین تانکەکانی ئیسرائیل لە باکووری ئیسرائیل تێکشکێنراوە ینی بەس وەکو ڕینی تانک چونکە حیزب الله شارەزایەکی زۆری هەیە لەو جوغرافیایە شەڕێکی دوور و درێژی چەند ساڵی کردووە بە دەیان ساڵە لەو ناوچەیە ناوچەی خۆیەتی ئەوەی باشووری لوبناان و باکووری ئیسرائیلەکە وی تا ڕادێکی زۆر دەستکراوەی هەیە ئەمەوەکو خاڵی لاوازی ئیسرائیل ئەگەر باسی کێ بە ئینسافەوە باسکێ خاڵی بەهێزیشی زۆرە ئیسرائیل پێشکەوتووترین سیستمی ئاسمانی جیانی ئیسرائیلە باشترین جۆی فڕۆکان هینی ئیسرائیلە ڕێژەیەکی بۆ نمونە فڕۆکەی F-35 چەند جۆری هەیە کلاسی A و B و C هەیە پێشکەوتووترین کلاسی F-35 گیان هەیە و هەمە بیرمان نەچێ ئەم هێرشە هاوشانیش لەگەڵ هێرشی ئەمریکاشاکرێت لە بەرەوە توانایکی گەوری داونەتێت لە ڕووی ئاسمانیەوە و بەرگریە بەهێزەیانەیە و لە ڕووی هێرشی ئاسمانی شەوانێ باڵادەستێکی گەورەیانەیە بەسەر ئاسمانی تارانیشە باڵادەستێکی گەورەیانەیە بەڵام وەی لەم سەر ڕۆژی پێشوو گرفتی بۆ دروستکردوون گرفتی سوتەمەنی گواستنەوەی فڕۆکەی سوتەمەنی هەڵگرت چکام فڕۆکانە کە دێن لە ئیسرائیلەوە و بەشێکی زۆری ئەمریکیەکانیش ئەگەر لە دەرێ ناوەڕاستەوە بێن ئەمانە ناتوانن بە چەند سەعاتێکی زۆر بمێنەوە لەسەر ئاسمانی تاران و هێرش برن پێویستیان بەوەیە بگەڕێنەوەوانێ لەسەر ئاسمانی عراق ئەمانە سوتەمەنی وەربگرن و دووبارە بگەڕێنەوە هێرشی خۆیان بکەن و ئێرانەکان لەوەیە توانیوانە ئاسمانی عراق تا ڕادێکی زۆر نائارام بکەن بۆ ئەمریکیەکانەوە بۆ وەرگرتنی سوتەمەنی چونکە لە بنکەی ئاسمانی شازادە سوڵتانی سعودیە چەند کەشتێکی چەند فڕۆکەیەکی سوتەمەنی گوێزرەوە تێکشکێنران ئەوە بوو سیێنێنیش باسی کرد ئەو ئەم دۆناڵد ترامپ زۆر ناڕازی بوو لەوەی کە سیێنێن چۆن راپۆرتی وای باس کردو لەمە بیرمانە چی ئەمریکیەکان نزیکی بە 400 فڕۆکەی سوتەمەنی گوێزرەوەیان هەیە برەوە کە باسیەوەکری ئەمریکا لە ڕووی سەربازیەوە باڵادەستێکی ئەوەی گەورەی هەیە لەو ژمارەی ئەو هەموو چەک و کەرەسە خاڵی لاوازی ئەمریکا و ئێران ژەگەر بەپوختی ئێران وەکو باسمان کرد ئێران سیستمی بەرگری ئاسمانی ئەی بۆکو موشک کێشەیەوەی بۆ دروست بوو یان ئێستا هەندێک گوتیان موشکی نامێنێ باسی گەر و موش بکەن کوچەکە بەس سەرتا باسی موشک بکەین موشک هێر لە سەر زەوی هەیە سیستەمی گەڕۆکە سەر زەوی یاخود شتیدیکەی هەیە بەڵێ لە جەنگی 12 ڕۆژە زۆر باسی ئەمەکرا ئیسرائیلەکان بە حکمی ئەو باڵادەستی گەورە ئاسمانیە کە هەیەیان بوو لە کاتی هێرشە ئێرانەکانیش دوای خۆیان احترافیان بەمە کرد وتیان لە هەر لانچەرێکی ئەمە کاتۆتە دەرەوانێ بۆ تەقاندنی موشک لە دوان دانەیەکی گەڕاوەتەوە ینی دانەیەکی پێکراوە لە ئاسمانە لەمە شتێکەیە جۆرێکی لۆری گەورەیە پێوتر لانچەر ئەوەیە کە شتێ چۆنەڵی موشەکەکە ڕێگە کاتەوە ئامادەیەەکە بۆ تەقاندن ئەمە یەکێکە لە خاڵەکانی ئێران کە گرفتی هەیە لە حکمیەوەی کە ئاسمانەکەی پێ کۆنتترۆل ناکرێ بە ئاسانی فڕۆکە دێتە سەر ئاسمانەکەی و لانچەرەکان تێگەشتێن بەڵام ئێران هەر لە بیدایەتەوانێ لەبەرەوەی کۆی سیستمی وەڵامدانەوە و هەم بۆ بەرگری هەم بۆ هێرش بردن لەسەر سیستمی موشکی دروست بوو ئەوەی کە پێوترێ سیندرۆمی موشکی ئێران ینی سیندرۆمانی کۆنیشانە موشک بۆ هێران بوو بە حاڵەتی کۆنیشانە تەنها لە هێرشە ڕەنگی ناوە تۆ بۆ وەڵامدانەوە ژەر هەمان موشکی هەیە بۆ بەرگریکردن لە خۆشی سیستمی موشکی ئێران بەشێکی زۆری لە شاری ژێرزەمینیە ئەوەی کە خۆیان باسەکرێت لە دوای ساڵی کۆتایی 2024 بوو لە یەکێک لە بەسەرکردنەوەکانی فەرماندەی سوپای پازاران ئەو کات ناوی حسێنی سەلامی بوو چوو سەریدا لە یەکێک لە شارە موشکیەکان وەکو بڵێ ئیفتتاح کرا ئەمین عەلی حاجیزادە ئەو کات فەرماندەی هێزی بەرگری ئاسمانی ئێران بوو وتی ئێمە ئەگەر ساڵێک لە هەموو هەفتەیەکە 2 شاری ژێرزەمینی ئیفتتاح بکەین هێشتا شارە ژێرزەمینیەکانی ئێران تەواو نابێت تەنها داتایە کە لای ڕۆژئاواییەکانیشە تا ڕادێکی زۆر هەر هەمان قسەیە
ئەوان ینی ئەو قسێ دەلات لەواکان بە نزیکەی 100 شاری ژێرزەمینی ئەبێ هەبێ لە ئێران 100 شاری شاری موشک شاری ژێرزەمینی بەڵێ موشکی باش بەسوارد بە گەروی هورموز وە سوارد بۆش کە بۆچی هیچ بڵین پلانی ئەیوبی و ئەوزام سیش ئەمریکا و ئیسرائیل ژێرە نەچۆ بۆ واری جێبەجێکردنەوە سوارد بە گەروی هورموزیش بۆ کەس وەڵامی ترامپی نەدایەوە شتێکم بیرکەوتەوە گرینگە کەدی قەت بێ لە بدایەتی ئەم جەنگەوە کە دەستی پێکردووە ئەو زنجیرە شاخی کە پێوتێ زنجیرەی زاگرۆس زۆرترین هێرشی ئاسمانیە کرێتە سەر چکە بیرمان نەچێت زنجیرەی زاگرۆز شاخ کەوتە شاخانی تاوێرەوە بەشی زۆری شارە ژێرزەمینەکانی ئێران لە زنجیرەی زاگرۆسایە ئەو زنجیرەیە کە لە باشووری ڕۆژهەڵاتی تەبرێزەوە دەست پێکا بۆ شارە کوردەکان و دێتە خوارەوە بەرەو ئیلام و خوڕەماباد و لە ڕستان و ئەو زنجیرە کە زنجیرەی زاگرۆزە وەکو بربەستێکی سروشتی وەکو بربەستێکی سروشتی ئێرانەکان بەکاریان هێناوە بۆ دروستکردنی شارە ژێرزەمینەکانەوە بەدایان شاری کێش بوونی هەیە وەکو گەروی هورمز یاخود بۆ ترامپ کەس وەڵامی نەدایەوە و داهاتووی ئەوروپاش کە ئێستا ئامادەرەم و کەس وەڵامی داتەوە وە گەروی هورمزەکێکی کاریگەرە بۆ ئێران جگە بڵێن لە موشک و درۆنەکەش بڵێ وەک ئەوەی باسمان کرد وتمان ئەم جەنگەی کێرانەکانی کەم پێوتێ جەنگی نامتەقارن جەنگێکی نایەکسان چکە ئێران ئەمە زیاتر وەکو گاڵتەیە گوایە ئێران مەسەلەن بە هەموو توانای خۆیەوە بە حاڵەتێکی ئاسایی لەگەڵ ئەمریکایە جەمکاوە ئەمریکاش خۆی بۆ ئوسلوبە نهاتۆتە پێشەوانێ بۆ شەڕکردن بۆیە ئێران شەڕەکەی شەڕی نامتەقارینە شەڕی نامتەقارین تۆ خاڵە لاوازەکانی بەرامبەرت ئەبێ بە ئامانجی سەربازی بۆ تۆ یەکێک لەو خاڵانە یەکێک لەو گرفتانە مەسەلەی ئاسایشی وزەیە چکە ئێرانەکان قەنعەتیان لا دروست بووە کە وزە بۆ ئەمریکا و بۆ کارتێکی فشارە بۆ سەر ئیدارەی ئەمریکا بۆیە ئابێ بە هەرچێکیان کردووە بتوانن گەروی هورمز دابخەن و ئەم داخستنەش داخستنێکی تەواتی نیە داخستنێکە پێوتێ داخستنی هۆشمەندانە داخستنێکە کە تۆ باڵادەستی خۆت ئەسلمێنی بەسەر دەریاکەیە یعنی ئەوەی کە لە بیدایەتەوە باسکرا چاندنی مینی دەریایی و ئەمانە دەرکەوت بوو ڕۆشتنی ئەو کەشتیانەوەها گەڕانەوەیان و کە شتێک نییە بە ناوی مینی دەریایی تا ئەم لەحزەیە لانی کەم تا ئەم لەحزەیە نییە بە ناوی بوونی دەریایی بەڵام سروشت و هەڵکەوتەی گەروی هورمز جیاوازە لە هەموو ئەو گەروانەیەمە جاری پێشوو باسی ڕێڕە و استراتیژی ئاویەکانمان کرد کۆمەڵی ڕێڕە و هەیە وەکو چۆن گەروی هورمزەیە بابل مەندەبوو نۆکەندی سوئیس و جەبل تاریق و نۆکەندی پەنەما و مەلەگە گەروی هورمز جیاوازترە لە هەمویان پێی ئەوترێ یەینەسەرەوە پێوتێت چێک پۆینت یعنی ئێمە هەنێ ڕێڕەومان هەیە تۆ ئەتوانی پراوێزی خەی ئەتوانی مەسەلەن بە دەوری ڕێڕەوەکە بەکارنێنی یا گەروەکە بەکارنێنی بە پشتی گەروەکە یا بڕی بۆ منە لە سای هەفتای بازرگانی جیهانی بازرگانی کۆنتێنەریە لەسەر ئەو کۆنتێنەرانەیە بە پشتی بەلەمەکانە گوازرێتوانێ بۆ منە ئەگەر بیەوێ بڕاتە ئەوروپا مەبەستی بێ گەروی بابلمەندەب بەکاربێنێت تا لەو سەروانێ لە سوئێسەوە بێتە دەروانێ ئەگەر لە حاڵەتێکا زۆر داش بخرێ ئەتوانێت بە دەوری کیشوەری ئەفریقایا بسوڕێتەوانێ و ڕێڕەوی خۆی بگرێتە بەڕاستە نرخی گواستنەوەی کەلوپەل و سوتەمەنی زیاتر لەسەرەکەوێ و دیلیڤەری تایم و زۆر هۆکاریکە گۆڕانکاری و مەترسی غەرق بوون ئەمە ژواکە دڵنیایی کاڵاکە بەرز بێتوانێ بەڵام گەروی هورمز پێچەوانەی ئەمانەیە ینی چێک ئاوتی هاتنە دەرەوەی ئەم شتەیە بەدیلی نییە ینی فەرقی لەگەڵ بابل مەندەبا ئەوەیە تۆ توانی بە دەوری شاخی ئەفریقایا بسوڕیتەوانێ بەڵام گەروی هورمز ئەمەی نییە تۆ بەڵێ تۆ هیچ بژاردەیە کرد لە بەردەسانیا بێ لەم گەروە بیتە دەرەوانێ وانە ڕاستی ئێستا مەسەلەن سعودیەکان بەشێکی گەورەی نەوتیان لەسەر لە دەریای سوورەوە ئەفرۆشن هێڵێکی بۆریان هەیە بۆ سەر دەریای سوور لێەوە ئەیفرۆشن بەڵام داجار بەشێکی زۆری وڵاتانی کەنداو یا شەتداونی دەرهێنان و فرۆشتنی نەوتیان کردووە لەم قۆناغەیە وەکو قەتەڕ و تاڕادێکی زۆر کوێتیش چکە نەود ناتوانرێ بە فرۆشیە بەم دۆخەی ئێستا بۆچی ناتوان کۆنتترۆڵی کەن ینی یاخود بۆ ئەوروپاش وەڵامی ترامپی نەداوە ئەم ڕۆژ گلەی لێکردن لە وڵاتانی ئەوروپا لە ناتۆ بۆ کەس تا کۆریای باشوور هەتا ژاپۆن کە بنکەی سەربازی ئەمریکا لەوەیە وەڵامیان نەبوو ینی کەشی دەریایی کەشتی جەنگی بنێرن بۆ گەروی هورمز هۆکار زۆرە مەسەلەن ئەگەر لەوەی ئەوروپا دەست پێکەین بۆ ئەوروپا بەشداری ناکە ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بینیمان ینی ئەوروپا توش خەیرانێکی زۆر گەورە بووە قەیرانێکی فرەڕەهەندە و بە قۆڵیش بیریان لێ کردوتەوانێ و بەشێکی زۆری ئەم قەیرانەش بۆ ئەمریکا ئەگەڕێنەوە خۆیان قەناتیان وایە کە
نوشی ململانەی ئەوروپا لەگەڵ ڕووسەکانە ئۆکراینیان بۆ گەورە کراوە کەسێکی هێنرایە سەرکار و دوجارەوەی کە باجی شەڕی ئۆکراینی داوە بە درێژاییم چەند ساڵە ئەوروپیەکان بوون ئەوروپا نەوت و گازی هەرزانی لە ڕووسەکان وەرئەگەر لە کاتی جەنگەکە غەواسی ئەمریکی هێڵی گواستنەوەی وەنسریمیان تەقاندەوانێ خۆشیان دوجار احترافیان بەوە کرد لەبەرەوە هەڕەشەکانی ئەم دواییەی ئەو درزانەی کە کەوتۆتە بینی خودی ناتۆوە ئەو درزانی کەوتۆتە بینی یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەموومانەی هۆکارن بۆەوەی کە ئەوروپا بەشداری لەکردنەوەی ڕێڕەوی هورموزانەکە ئەمە یەکێکە دووهەمینیان ڕنگ بێ ئەوروپیەکان پێشیان ناخۆش نەبێ ئەگەر ئەمریکا زیاتر گرفتاری ئەم جەنگە بێ چکازان مەسەڵەن ئەم ترامپ لەم قۆناغیان ناوەسێ ڕنگ بێ ئەگەر شەڕی ئێران تەواوکە دووبارە دای گریلاند کاتەوە دای مەجموعی گۆڕانکاری بکە ئەو ئەوروپیەکان لەوەیە زیرەک بوون کە سەرنجی ترامپیان هێنایە سەر ئێران ئێمە بینیمان لە دوایەوەی کە خۆپیشاندانەکان ئەو دەرەنجامانەی لێ نەکەوتوانێت کە ئەمریکا بە تەمای بوون خۆپیشاندانەکانی پێشووی ئێران ڕاستەوخۆ ئەمریکا داوای داگیرکردنی گریلاندی کرد لەم بەرنامێش باسمان کرد بەڵام یەکێک لە هۆکارەکان ئەو خۆپیشاندانانە بوو کە لە ئەوروپا کرا خۆپیشاندانی گەورە کرا لە ناو ئەوروپایە ئەوروپیەکان خۆیان مەبەستیان بوو ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەهێزتر دەربخێن لە ناو ئەوروپایە ئەو بوو لە مینشن کە بیرمان بێ پێش خۆپیشاندانی جەماعەتی پاشایەتی خوازەکان زۆر بە گەورەی و باسکرا 250,000 کەس بوون و کوڕەکەی شاهاو لەوێ قسەی بۆ کردن و ئەمە هاوکات بوو لەگەڵ کۆنفرانسی ئاسایشی مینشن ئەمانە هەمووی کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ترامپ ئەم بڕیارە بە و فایلی ئیپیستنیش ڕنگ بێ کاریگەریی گەورەی هەبێ بلینکن لەسەر ترامپ بەڵێ بلینکن چەند ڕۆژێک لە وەزیری پێشووتری ئەمریکا چەند ڕۆژێک لەموو پێشباسیەوەی کرد کە ئیسرائیلەکان زۆر دەمێکە یانەوێ ئەم جەنگە بکەن و هەموو جارێکیش هەوڵیان ناوە کە ئەمریکا لەگەڵ خۆیانە پەلکێژی ئەم شەڕە بکەن بەڵام ئێمە ملمان ناوە و چەند جاریشکە یانێ چەند بلینکنوتی چەند جاریشکە من وەزیری دەرەوە بووم هەموو جارێکەمان داواکاریان هەبووە بەڵام کە ئێستا ئەمریکا ملی داوە دۆناڵد ترامپ بە تایبەتی ملی داوە ئەکرێ یەکێک لە خاڵەکانی فشاری ئیسرائیل کە بەدەستیەوە بێ بۆ گوشارخستنە سەر ئەم دەوڵەتە فایلی پیستم بێ باش بەس ئەم ڕۆژ بەرپرسێکی ئەمریکی بڵێن بەڕۆبەری ناوەندی دەستگای دیژە تیرۆری ئەمریکا دەستی لە کارکێشا بوو دەڵێ ئەم جەنگە بە فشاری ئیسرائیل و لۆبی ئیسرائیلی بوو ئێستا ترامپ فشاری لەسەرە یاخود جۆرێک لە سەر لێشێوەی بۆ دروست بووە لەوەی کە دەیویست لە قۆناغی یەکەمدا ئەم شەڕە زوویەک لابێتەوە بەڵێ خۆیم جەنگە و گوزەلکاوێکی لە هاتووە بۆ ئەمریکا ینی ئەمریکا لەم جەنگە دیار نییە چارەنووسی چۆن دێتە دەرەوانی ڕنگ بێم ئەم جەنگە بە جۆری لە جۆرەکان ئەمریکا تای بچەقی ئاوە بە ئاسانی لێ نیێتە دەرەوانی بۆیە لە کۆی ڕاوشکارەی پنتاگۆن باسی کردگوتی سەرکەوتنی خۆی ڕاگەێنە وەرە دەراوانێ چکە ئەوان درکیان بەم بەترسیەکە کردووە هەڵبژاردنیان لە پێشە و پانگێ ینی ئەوان میوانداری جامی جیهانی عالەمیان کردووە کۆمەڵی گۆڕانکاری گەورە لە پێشیانە بۆ میجیان وە دوجار ئاستی یەکی ململانەی ئەمریکا چینە ئەمە ڕوبڕی پاشەکشێکی گەورەیانەکە بۆ شێبرچیان لەگەڵ چین ڕوبڕی پاشەکشێکی گەورەیانەکە بەرامبەر ئەو وڵاتانە بە تایبەتی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەمانە کاریگەری گەورەی لەسەر ئەمریکا بێ و مانەوەی ئەمریکا لە گەروی هورمۆزیان لەم ناوچەیەوە درێژمەودابوونی ئەم شەڕە ڕاستە ئێران گەشتدەرەری گەورەیەکە و ئەشکرێ سیستەمەکە بڕوخێ وەکو ئەیشێک لە ئەگەرەکان ئەشکرێ بڕوخێ شکرێ بەرگەن نەگرێ لە ڕۆ بەڵام ئەمریکا زەرێکی گەوراکە و 2000 ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ چینەکان و چینەکان چەم چێژیانەیە پێڵەن دەرفەتی استراتیژی چینەکان قەنەعەتێکیانەیە لە هەر کاتێکە کە ئەمریکیەکان جیرۆدەی شەڕێ بوون لە ناوچەکەیە باشترین دەرفەت بۆ ئەمریکیەکان بۆ چینەکان بۆ بەرەو پێشچوون چینەکان بواری ململانێکردنی خۆیان لە سیستمی نێودوڵەتیا دیاری کردەوە بازرگانی دەستیان پێ کردووە ڕۆشتون بۆ پیشەسازی ئێستا لە مەجای ئایتی و تەکنەلۆژیایان و لە هیچ حاڵەتێکیشە ئامادەنین ئەم بواری شێوەبڕکێ و ململانەی خۆیان بەجێ بێڵن بۆ غەڵەتەکە وترێ مەسەرەن چین دێتە ناو شەڕەکەەوە چین لە ڕووی لۆبیەوە لە ڕووی دیبلۆماسیەوانێ پاڵپشتی کاری ئێرانە و ڕنگ بێ پێشەڕەکە یارمەتیەکی سەربازی دابێ بەڵام بە هیچ کاتێکە ئامادە نیە توانا و بەرژۆندەکانی خۆی بک بە قوربانی ئێران باش بەس وەکو بڵین ئێران دوای ڕابەری نوێ ئێستا لە ڕووی سەربازیەوە تونتر دەبێ چکە باز دەکە سوپای پازداران
ئیطلاعات هەموو هێزە جیاوازەکان پشتگیرێکی تاوای مجتەبا خامنەی دەکەن. ئێران تونتر دەبێ باز دەکەی کە نەوێنگیری ڕەت کرد بێتەوە ڕابەری نوێ ئێران کە بۆەوەی بۆ گفتوگۆ لەبارەی وەستانی جەنگەوە. زین لە هیچ قۆناغێکە ڕنگ بێگەرم جەنگە ڕووی نەیە ئاوا بە ئاسانی مشتەبا نەبوو بواە بەڕابر قرس بوو ینی بوونی ئەو هەموو سیستمی ئێران سیستمێکی زۆر ئاڵۆزە بەدەیان ناوەند و دامەزراوە و کەسایەتی سیاسی و ئەمانە بوونیان هەبوو بەڵام کاتێ سیستەمەکە ڕوبڕی ئەم جەنگە بۆ تەوانێ و خەڵک لەسەر جادەیە و دۆناڵد ترامپ هاتووە بە هەموو توانای خۆیەوە ئێوە ئیرە فەرزی ئیرادی خۆی بک بەسەر ئێرانە کاڵێ من بژاردەکا بێ بژاردەی خۆم بێ ئەمە یەکێک بوو لەوەکارەکان کە کوڕەکەی خامنەیی ببێتەوە بەڕابر مەبەستی تێکشکاندنی ئیرادەی ترامپ بوو چکە ترامپ هەر لەم جەنگەیە بە چەندین لێدوانی یاوە و وتێتی کە ئێمە بواکەین و سەریشی نەگە دوی چێکی ژوانە کوڕەکەی خامنەیانی کوڕەکەی خامنەی بوو جامی چەکان وەکو کەمپینێکیان ڕێخستووە وەکو گاڵتەیەک ئەڵێن تێپەڕینی خامنەیی بە خامنەی خامنێکی کۆنت کوشتووە دانێکی تازەتر تێناوە تونڕەوێکت لا بردووە مەسەنگەتەوە دانێک دێناوە لەو تونڕەوترە ینی پیرێکت بۆ گەنج کردوینەتەوە چاکەیەک بووە بۆ ئیگلاکردنەوەی ڕابەری ئێران چکەوەش کێشە دروستە بوو تەبێ لە دۆخێکی ئاساییە مشتەبا بۆ ئاسانیە ناوێ بەڕابەر کاتێ دەوڵەتێک لە ژێر سایی جەنگێکە و یەکێک لە چۆنەڵی ئامانجی ڕسەرەکی ئەم جەنگە ئەوەیە کە خامنەی بکوژێ و ترام بە وازەحی ئێوە ئیرادەی خۆی بۆ جۆرە فەڕستکا بڵێ ڕێبەر خۆم دیارەکەم یا ئەو کەسەی کە دیارەکرێ بێ لە ژێر هەژمونی منابێ ینی بەدڵی من بێ ئەمە تحصیل حاصل ئەوەی لەکەوێتەوە ئەو کە ساڵە بژێرن کە تۆ بەدڵت نییە باش بەس ئێران بڵێن ڕووی سەربازی تونتر دەبێ دوای مجتەبا خامنەی تا ئەم جەنگە کۆتایی پێنێت هیچ شتێک دیاری ناکرێت بەڵام کۆتایی هاتنی خۆی سیناریۆکانی کۆتایی هاتنی ئەم جەنگە زۆر جیاوازە لە چاو جەنگەکانی پێشەوە ئێران هیچ دەرچەیەکی بۆ نەماوەتەوە ینی ئەم جەنگە کاتێک بە دوو ینی یا بەڕوخان کۆتایی پێدێ یا بۆ جۆرە کۆتایی پێدێ کە ئێران ئەبێ بەرچاوڕوون بێ بۆ داهاتوو بەرچاوڕوون ینی ئێرانەکان شەڕانەگرن تا بەرچاوڕوون نەبن مەبەست دەبێت ینی ناتوانێت شەڕاگرێ ناتوانێت شەڕاگرێت چکە ئەوان لێن ئەمە جاریەکەم نییە ئەمە دووەم جارە ینی شەڕیش بۆستێ 3 مانگی کە 6 مانگە دووبارە هێر شکرێتەوە کاتمەکەمە بەس بۆچی تاکو ئێستا پلانەکان سەری نەگرت خۆی ترامپ ماوەیەکی کەمی دانابوو وە نەتەنیاو ینی کامانجان ڕوخانی دەسەڵاتەکە بوو دانانی کەسێک دەسەڵاتێکی نزیک لە خۆیان خۆی ئەم پرسیارش ڕەهەندی زۆرە بەڵام من بە کورتی بێ قسەیەکی بیرژنسکی هەیە قسەیەکی زۆر مەشهورە بیرژنسکی سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەوەی کە پێدە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا بوو لە قۆناغەکانی پێشووترا ساڵی 2023 لە ناو چارچەوەی پلانەکە ئەبووە هێرشیش بکرێتە سەر ئێران بیرژنسکی قسەیەکی زۆر بەناوبانگی هەیە لە سەر ئێرانەکان لە ئێرانەکان دوو بەشن بەشێکیان ناسیۆنالیست و نەتەوەگەران بەشێکی کەشیان مەزهبین کە تۆ هێرشەکەیتە سەریان ئەم دوانە یەکەگرن کە یەکەگرن ئیتر ڕوخاندنیانەوێ بە شتێکی ئەستەم لەبەرەوە بیرژنسکیەکە بولاوانە کە جۆرج بوشی ئاگادار کردەوە لە 2023 بە هیچ نوع هێرش نەکەیتە سەر ئێران چونکە لێدان لە ئێران یەکگرتنی ئەم دوو ڕەوتە جیاوازەیە کە خۆیان لە حقیقەتە لە ساحەکەیە من ملانێ و چێبڕچێ هەیە لە بینیانە بەس ترامپ بێستە خۆی ناتوانێت بە تەنها ڕای بگەێنێ بڵە شەڕەکە کۆتایی پێات دەبێت ئێرانیش ڕازی بکرێ مەسەلەن ئێستا ترامپ دیقەت بە خیتابی جەنگەکە تا ڕادەیەکی زۆر لای ئیسرائیل و ئێرانە بەشێکی زۆر کە ترامپ بە بەردەوامیە لەسەر تەلەڤیزیۆن قساکە مەبەستێتی ئەویش خیتابی جەنگێکە لە لای خۆی بێ یعنی ئێستا هەر خودی ئەوەی کە باس کرا عەلی لاریجانیمان کوشتووە ئیسرائیل لێ من کوشتومە و ئەو خەڵاتی 10 ملیۆن دلار داناوە من کوشتومە بۆ ئەوەیە کە یە باڵادەستی سەربازیەکە لە لای ئیسرائیل بێ و ئەمریکا یەک لایەنە پاشەکشە نەکا لە جەنگەکە چکۆک بازەکەی ئەکسیۆستبووی مەبەستی بۆ لاریجانی لەگەڵ ئەمریکیەکانە دانوستان بکە یعنی ئیسرائیل نایەوێ ئەم جەنگە کۆتایی پێبێ و ئیسرائیل مەبەستێتی ئەمریکاش هاوشانی خۆی لە ناو جەنگەکەیە درێژە بکێشە چونکە ئیسرائیل بەلایەوە گرنگ نییە دەرەنجامی ئەمریکا چی ئەبێ بۆ دەرەنجامی ئێران و خەڵکەکەشی چی دەبێ گرنگەوەی وێرانکاری بکرێ ئەو ئەگەر بکرێ پلانی ئیسرائیلەکان گۆڕینی ڕژێمە ئەگەر هەر نەکرا ڕژێم بگۆڕدرێ ڕژێم بە جۆرێک بە چۆکا بێت و وێران ببێ و ژێرخانە
سەربازی و ئابوووریەکانی وێران ببێ کە شتێک نمێنێتەوە لە ئێران. باشە بەس بە کورتی ترامپێسی بە مزوانە شتێک ڕاگەین چکە لە کۆتایی ئەم هەفتەیە مەڵی گرای دەکەینەوە ئەگەری هەیە یەکلایکردنەوەکە لە مەدانا دەرەکەوێت لە مەدانی شەڕا چۆن یەکلای یەکرێتەوە ئەو تا بەدەستگەری هورمزەوانێ جارێ ماوەتەوانێ ئەوتی هێزە نێرم و هێزی ژناهاتوە و تاس مەسەرن ترامپ چۆن یەکلای یەکاتەوە ڕۆیای چییە؟ سوپاس دەکەین کاکتوانەمەەر لێکۆران لە ئاسایشینە دڵتی مادەماکە سپاسیامەدەبوون دەکەش خۆشحاڵ بووم. سپاس بە بینەرانی بەڕای سوپاس باوکاران خواتان لەگەڵ